ئۆتۆمبیلەکەی پاپا فرانسیس. سەرۆکی دەوڵەتی ڤاتیکان پاپا فرانسیسکۆ پێش ئەوەی کۆچی دوایی بکات و بە دیاریکراوی لە 21 چواری 2025 یەکێک لە ئۆتۆمبیلە ناسراوەکانی خۆی کە بە پاپا مۆبیل ناسراوە بەخشیە منداڵانی کەرتی غەزە لە فڵەستین. پاپا فرانسیسکۆ داوا لە ڕێکخراوی خێرخوازی کاریتاس دەکات کە سەر بە کەنیسەی کاسۆلیکیە، یەکێک لە ئۆتۆمبیلەکانی کە بۆ سڵاوکردن لە خەڵکی بەکاری دێنا بۆ پڕکردنەوەی پێداویستیە تەندروستیەکانی منداڵانی کەرتی غەزە بەکار بهێنێت. ئەرکەکەیش بەلەقی ڕێکخراوی کاریتاس لە قودسی داگیرکرا و سپێردراوە بۆ ئەوەی ئۆتۆمبیلەکە بخاتە خزمەت منداڵانی غەزە. لەگەڵ ئۆتۆمبیلەکەدا شۆفێرێک و پزیشکێک نێردراوە لەگەڵ کەرستەی پزیشکی پێویست. هەرکات دەواازەکانی غەزەکرانەوە ئۆتۆمبیلەکەی پاپا ئامادەی پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان دەبێت بە منداڵانی غەزە. لە 7 ئۆکتۆبەری 2023ەوە کیانی ئیسرائیل کۆمەڵکوژی لە کەرتی غەزە ئەنجام دەدات و سەدان هەزار فەڵەستینی کوژراوە بریندار بوون و دەیان هەزار کەسیش بێسەر و شوێنن.